بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە زیانەگیانی و دارایەکانی جەنگی 12 ڕۆژەی نێوان ئێران و قەوارەی زایۆنی دەکەین. باشە، سەرەتا دێنە سەر زیانەکانی قەوارەی زایۆنی. بێگومان لە ماوەی ئەو 12 ڕۆژەدا 28 کەس لە قەوارەی زایۆنی لە خاکی داگیرکراوی فەڵەستین کوژراوە، هەروەها 3238 کەسیش بریندار بوون. کۆی گشتی زیانەکان بە زیاتر لە 10 ملیار دۆلار بەخەمڵێنرێت لە ڕووی ئابوووریۆ. بزانین چۆن. خەرجی ڕۆژانەی جەنگ بۆ هەر ڕۆژێک قەوارەی زایۆنی 725 ملیۆن دۆلار تێچووی بووە، بەسەر دوو بەشە دابەشە بێ. بۆ هێرش ئەوانەی کە هێرشی پێکردووە 595 ملیۆن دۆلار. بۆ بەرگری، بۆ سیستەمی بەرگری، تاوان سیستەمی بەرگری بە موشک کارەکە، بۆ ئەوەش ڕۆژانە پێویستی بە 132 ملیۆن دۆلار بووە. باشە، کۆی گشتەکەی کاتە 8.7 ملیار دۆلار بۆ هەر یەک ڕۆژی جەنگ. باش، تاوان وۆڵ ستریت جۆرناڵ کە ڕۆژنامەیەکی ئەمریکیە دەڵێت تێچووی ڕۆژانەی سیستەمی بەرگری 10 بۆ 200 ملیۆن دۆلار بووە ی قەوارەی زایۆنی. جەنگ مانگێک بەردەوام بووایە تێچووەکەی 12 ملیار دۆلاری تێدەپەڕان لە کاتێکدا خۆی 12 ڕۆژی خایەن. بەڵام وۆڵ ستریت دەڵێ گەر جەنگ مانگێکی بخایەنە ئەوە 12 ملیار دۆلاری تێچوو. باش، زیانە ئابوووریەکانی قەوارەی زایۆنی مڵک و ماڵی هاوڵاتیان 882 ملیۆن دۆلار زیانی تەنها مڵک و ماڵی هاوڵاتیان بووە. بینا و باڵەخانە و شوێنە گشتیەکان ئەمەش 500 ملیۆن دۆلار زیانی بەرکەوتووە لە ماوەی ئەو 12 ڕۆژەیە. باڵەخانە و خانووی زیان لێکەوتووان 31,000 کەس، ئۆتۆمبیلی تێکشکێنرا و هی هاوڵاتیان 4,000 ئۆتۆمبیلیش لە قەواری زایۆنیدا تێکشکێنراون. باش، ئەی زیانە گیانیەکانی ئێران لەو جەنگە 12 ڕۆژەیەدا بێگومان 606 کەس کوژراون و 5332 کەس بریندار بوون. بێگومان ئەم ئامارانە هەر یەکێکیان وەزارەتی تەندروستی هەم کۆماری ئیسلامی ئێران هەم قەواری زایۆنی بەڕەسمی ڕایانگەیاندووە. باش، زیانەکانی ئێران لە جەنگی قەواری زایۆنیدا بێگومان 14 زانای ئەتۆمی لێ تیرۆرکراوە و زیاتر لە 100 بەرپرسی حکومی و سەربازیشی لێ تیرۆر کراوە. هێرشی قەواری زایۆنی بۆ سەر ئێران بێگومان 500 بۆمب و موشکی ئاڕاستە کردووە. ئەمە جگە لە ئەوەی کە چەندین فڕۆکەی بێفڕۆکەوانیشی با بڵێن ناردوتە سەر ئاسمانی ئێران و 500 ئامانجی پێکاوە لەو هێرشانەدا. بردومانکردنی وێزگە ئەتۆمیەکانی ئێران بێگومان فۆردۆ و نەتەنز و ئەسفەهان ئەم سێ با بڵێن وێزگە ئەتۆمیە بوون کە زۆرترین هێرشیان کرایە سەر و دوجار ئەمریکا تەداخوری کرد بۆ سەر فۆردۆ و بۆ سەر نەتەنز کە بە بۆمبی تایبەت لێیدا کە لەلایەن فڕۆکەی بیتۆ هەڵگیرابوون و ئەسفەهانیش لە دەریاوە لە ڕێی ژێردەریاییەوە بە ساڕوخ ئەویشی بردومان کرد. ئەمەی کە باسمان کرد زیانە گیانی و ئابووری و دارایەکان بوو کە لە ماوەی 12 ڕۆژدا لە کۆماری ئیسلامی ئێران و لە قەوارەی زایۆنی کەوت لە ماوەی ئەو جەنگەدا.